ئەو کاتتان باش هاوڕێیان سڵاو و ڕێز بۆ ئێوەی خۆشەویست وەرن ڕووداوی گەرما و گەرم دەکەین لەسەر ئەو ڕووداوە گەرم. ئەلۆ هاوڕێیان دەنگمان زۆر باشە، دەنگمان زۆر باشە هاوڕێیان. وەڵا برا هەر ئەوریایە پارتی بە ئازادی تێدەکە زۆر کەس چییە پارتی عاقڵە. سەبووتان باز دەکەین هاوڕێیان، لۆتان باز دەکەین. ڕێز و خۆشەویستی ڕێز و خۆشەویستی هاوڕێیان وەرن کۆمەڵێک زانیاری گرنگ باز دەکەین ئێستاکە. بەس لەو پەیجانەم بڵاوکەم و زائیدەن بە ئەتاندەی هاوڕێژ دێتن. ڕێز و خۆشەویستی ڕێز و خۆشەویستی مام خۆشی هەر شتێک تەقاندێ. ئینسان ئەگەر خاوەن باوەڕ بوو، ئەگەر خۆشەویستی خەڵکی لەگەر بوو، بزانە چی لۆ کرا، چۆن ئەو هێزەی پارتیم شەوەش کرا، یعنی پژگیرێکی خەڵکی لەگەر بوو. ئەو جارێ مام خۆشی دیار نییە، بڕواکە لە گوندەکەی دیار نمایە. لە بەلاش ئەو حرەکە جوانەی هەرچیەکانی کوێسە بێ سەرکن ها، ینی قیادەچیان نییە نەچەقین و ئەو ئەزمونەی خوش ئەوە کوشتی، ئەوە کوشتی. دووش ئازادی نییە، یعنی دوو پارتی چییە؟ یانیان لە پاڤل 4,000 چەکداری دەبەی 4,000 چەکداری دەبێت سەرلا زاریان ئێستاکە پارتی 6 زۆر هێزی بردیە بەدەیان هەمەرەوە هجومی سەگوندە چیکسکۆکەی ئەوەندەی کردیانی چه ئازادیە؟ مەسعود بارزانی، مەسرور بارزانی، مانسوور ئازادی چییە؟ کورە سەدام ئەنفالی کوردی کورد هێزی هەبوو کردی، ئەوە هیچ غیرەتی ناوێ، هیچ ئازاد نییە، قیمەی ترسنۆشی و بێئەخلاقیە. ئەدوو بچێسە خەڵکی هەژار، بچێسە خەڵکی هەژار کلاشکۆفی ئەو پەڕی پێیە هەموو هێزت ببەی بچی لە خەڵکی هەژار بدەی، ئازادی چییە؟ بەس بەم برێ خەڵک لە ئەوەی. هاوڕێیان یەک دەقە ئێستا دەست پێ دەکەین وەڵا برا پارتی وێچێتی نە شەرمیانمان نە ئەخلاقیانمان نە کەرامەتیانمان. هجوم لە بۆ خەڵکی فەقیر و هەژار بە ئازادی شێکە دەنەوە، بە ئازادی شێکە دەنەوە، دزی دەکەن، تاڵانی دەکەن، دەژێن ناوی کەس باسمان بکە. کورەوەڵە باستان دەکەین ئەو حرەکە بە چەندە سەدام ئەنفالی کوردی کرد، تەواو نەبوو. نۆرەی ئێوەیە هاوڕێیان. ئێستا دەست پێ دەکەین شەڕ گەرمە هەر ئێستا. دوایین شت هاوڕێیان وەڵا کاک تارێق فاتح بە مڵکی باوکی دەزانی تەواو دەرێ خۆی خۆم هەوڵ و خۆم دەگۆڕم، گێڕی دەگۆڕی. ئەو جارێ بالعەکس دژی پەیامی دوێنێ. ئێستا باسی ئەوەشتان لۆ دەکەم هاوڕێیان، باسی ئەوەشتان لۆ دەکەم وەڵا برا، باسی ئەوەشتان لۆ دەکەین. دەستخۆشی ئاوڕێیان، دەستخۆشی لە هەموو ئەو خەڵکانە دەکەم کە پەیامێکی جوانی مرۆڤ دۆستی لە ناو کۆمەلگا یەکێک لەوانە کوڕە چێولێریە. من بەردەوام دەیبینم کاک نووری گوندی گەردی دەستی خۆشبی کاکە دیار لە سلێمانی، ئەو شەڵتەری کاک سیروان و فریشتەخان زۆر داوای لێبوردن دەکەم. بەڕاستی پەیامەشی جوانیان هەیە، تاکە جوانێک هەر ئەوان ماینە. بەڕاستی لەنا ئەو کۆمەلگا قێزەوەنەی ئەوانە دێن ئەوە دەکەن. هاوڕێیان بابێن سەرەتا لەوەی تارق فاتح دەست پێ بکەن. تەوان ئەمن وعدمدا کەوتم ئەمن دێم لە مەودوا بەناو ڕۆژنامە کەسایەتەکان ئەوەی خیانەت بکە ئەوەی ئۆبی هیچ فەرقی نییە. سیاسێک ڕێباز هەملان و تارق فاتح فەرقی هیچ، یعنی هەرێکێک خیانەتی کرد تەوا ئیتر ئیشی مەیە. ئەوەش تاری ماناوە نییە، ینی هەمووی خیانەت دەکا، هەمووی دەدۆڕێ، هەمووی نانا بە هەزاران کەسیش خۆی ڕاگرتیە. وەرە ئەو سۆسیال میدیای پارتی وێچێتی ناوێرن برێن لەو ئەوروپایی ناوێرن برێن لەل،
کاکە وەخت خۆزانین چیان لە ئەوروپا دەکرد چ بالا دەست بوون بڕۆم بگەڕێنەوە سەر ئەرشیفی 2000ەکان بۆیە ئەمە زۆر بەهێزین کەس ناڵێ هەموو خۆیان دەفرۆش ناوەڵا چەند مەجموعەک هەند ستۆک بوونەوەی تر خۆیان دەدۆڕێن بەپڕ بەو مێژوە قێزەوەنەی ویان لێ دەکەین بیانکە مێژووی ڕەشی قەترانیان لۆ دروست دەکەین هاوکات بۆیە هاوڕێیان هیچ سەنگەرگۆڕین ئازادی بیرروڕانیە منە زۆر سەیران دێ کەس دێتن لە بۆم بەخۆی پێم سەقەفە تۆ 20 ساڵ ئەمن بێم سبەی ببمە پارتی کاکە وەڵی سەنگەرگۆڕین نییە بێخلاقێتە دەچم تەسلیم دەبمەوە چی پێشمەگە و جاشاکە ئیتر پێویست بە ڕتوش ناکە ئەوە فکر نییە مەلاکرێکار مارکسی بوو چە بوو بۆ ئیسلامی ئەوە فکرە بەجددیمە کابراەک مەزەرن لە حزبەکی دەچتە ناو حزبەشکە لە خۆی نەکبەتتر بەس ئەتوو بچێ ناو پارتی یەکێتی هیچ فکر نییە هیچ سەنگەرگۆ برم بیرروڕە ئازادی بیرروڕان نییە لە ئەوروپا خەڵکانی ئازادی خواست خەڵکانی ئازادی خواست هاوڕێن ناچن بەشداری هیچ مناسبەیەکی هێزە ڕاستەکان ناکەن هەر ناکەن ناچن بەشدار نابن بایکۆتیان دەکەن لەعلم هیچ خەڵکیشان نەکوژە هیچ تاوانیشان نەکردی هیچ خیانەتی نیشتیمانی نەکردی ئینسانی نیشتیمان پەروەر ئینسانی ئازادی خواست قیمەی دەبی مووقف بنوێنی بۆیە کەس مزادەوە نەکە چوونە ناو پارتی وێچێتی هیچ ئازادی بیرروڕانیە من ڕێز دەگرم لەوەی کۆلەیەکی پارتی کە لە 670گانەوە هەر دەرێ مەلا مستەفا ڕێز لەوەی دەگرم هەر ئەوەندەی تێدەگا لۆ خۆی ئەوەیە بەڵام یەکێک دێتن وەکو تارق فاتحەکان وەکو ڕێباز هەملانەکان وەکو عەمرو زەید تێم دەگەی هیچ ئازادی بیرروڕانیە ئەوە خیانەتە لەگەر ئەو مەبدەئی کە هاوڵاتی لەڤینیش ئاینەن تەسلیمی یەکێتی کرێتەوە ئەحمەد میرەش کەی یەکێتی پێی بێدەوە لە سەکەناڵی هەشت لە بۆم لەوەی بدە کورە بابە عیب بکەن شەرم بکەن یعنی مێژووی ئەو ئازادی خۆ هیچ ئازادی بیرروڕانیە تۆ لە لالەزار قسە نەکەی بێ لەسە فازڵ میرانی لە بۆ من 1 ساعت قسە دەکەی یعنی پێشت بەڵێ ئازادی خواست کورە ناوەڵە کۆیلەی ناوەڵە خۆتان دۆڕاندیە هیچ ئەمن ئەوەندەی بتوانم هاوڕێیان ئەبە و ئوسلوبەی خۆم خەڵکی وا دێ مزایدە ئەوەندە ناسکە درێتە من ئەوە شتێکی ڕۆژنامەگەری نییە فعلەن ڕۆژنامەگەریە و ئەو کلاسیکە نییە من بێم وەچی ڕوودا و وەکو کوردستان بیسار بێم پرسیاری خەفیفی لێ بکەم نییە لۆکانی نە ئەمە هاتیمە ڕسوای بکەم بە ڕاشکاویش دەڵێم ئیشی من ئەوەیە 100 جارم گوتێ خەباتی جەماوەری مەدەنی تێکەڵچێش بووە دێم ئەو هەلە پرسیار دەکەم دەستمە ناو ماڵەکان لێرە پێم ناگیرێت چم ڕەخنەیان لێ دەگرم گفتوگۆیان لەگە دەکەم بێ ئەدەبی ناکەم گوێن نادەم بەڵام ڕۆحمیان هیچ پێ ناکەم کەس مزایدە نەکە لە ئەوروپای ئەو مۆدیرەش زۆرە لە بەرامبەر سیاسیەکان بەڵام بۆیە نسە ئەوەی تارق فاتحەکان ئەوە هەزاران کەس پێوە مادیوە جیرایە کاکم دەری مۆری خۆمە عینەوەچی ماڵی بارزانی و تاالبانی وەچی کوڕەکانی نەوشیروان کوڕی گۆزرەتی لاو لێرێ نازام کوڕی کۆمەڵک مەکتەب سیاسی حزبی بابمانە تەواو مۆرەکەی بە ناوی ئێمە هێش دەرێ هاوڵاتی خۆمەتەوە تەواو تف لە مێژووی هاوڵاتی دەکە کە هاوڵاتی بەوی ناکە لە کەدار ناوی بەس گونا هەوای لێ دەکە بەڕاستی هیوادارم ڕۆژنامە نووسەوە لێیان قبوڵ نەکەنە و بازرگانی بەو مێژوە جوانانە دەکاتن هاوڕێیان کە منەوە دەڵێم هاوڕێیەک دووشت بڵێم بەسە سەر ڕێکخراوی چاق قفل درا دەستیان خۆش بی ئەمە 2012 لێ دوورکەتیمەوە دوای 12 ساڵێکێک لە دامەزرێنەرە و کادیرەکانی بوومە قەپاتمان کرد زۆر شەریفانەمەندترە ڕێکخراوی هیوا هەبوو لە سینۆلۆ چلیەک زۆر بە جوانی قەپاتیان کرد بە مێژۆکی جوانەوە قەپات کرا کاکە ئەوە ئاوێنە هەتا ئێستا خۆی نەدۆڕاندێ بە نمونە تەواو ئەو ستافەتەوە قفلی دە زۆر شەریفترە لەوەی ئەو مێژۆی بە زێراب دابدەی ئەوەی لڤین و ئەوەی هاوڵاتی دەیکەن هاوڕێیان سەرنجەشکەش بدەم زۆر گوتار دەگوت کەم خەنی بوو خەنی بڕاب کە وازی نەدەین ئەوە دەیەوە بیکاتە بەرتی لۆکن پارتی سبەی مەسعود بارزانی 1-2 دەفتەری پێی بداتە بڕاب بکە واز نانی بەزە تەلەفۆنیکە بکاتن چاوەکەم ئەیبە تەواو قسەی خۆمان کردو ئەوە خەڵک با لەمەوەدا حکم بکات واز نانی دەگوت ئەڵە دەبینین کەش بە خۆت لۆم بنێری هەتا بچی تەقدیم بکە بەهەرحاڵ وەکو گوتم ئەوە ئازانی هاوڕێیان لێدانی کۆرمۆر من 1 نوقتە بڵێم بەڕاستی زۆر کەس لە خۆی تەحلیل دەکا و لێکدانەوە دەکا هیچ پەلەمەکەن دڵنیا بن ئەوەی ئەمن بزانم حکوومەتی عێراق و هەرێم وەک کەڵعادە ناوێنن قسە بکەن
مەسرور بارزانی با ئەو سەرنجەش بدەین تۆ ئەو هێزت لە بۆ ژیانی ئەو خەڵکە هەژاری نارد کە ڕەخنەت لە پاڤل دەگرت علم پاڤل هەوڵی اختیاری هەبووە ئەو کەس نقاش ناتوانی بکە ڕاستێک تێدا هەیە ئەو نوقتەیە من ناسمە ناوردەکاری بەڵام تلو خەڵکی سڤیل وا دەکەی بەڵام ئەوەی کۆرمۆری لێدا ئەوەی دێ لە ناو سەری ڕۆشتەدا ئەوەی دێ لە نەفت دەدا ناوێری ناوەکەشی بدەیت تحەدا دەکەم ئەو جارش بوێرن تحەداتان دەکەم باشە تحەدای پارتی یەکێتی دەکەم بوێرن بڵێن ئەو هێزە بووە من دەزانم چ هێزەکە قسە ناکەم دەمدەگەی با پارتی یەکێتی بوێرن ئەم ڕامگەیاندیە مسڕشم لەسەر ئەو ڕێی خەڵک چ دەرێ و مینبەر دێ و ئەوە دێ و هەر یەکێک دەوێ بیکاتە ئەوەتی بەڵام نەخێر ئەوە نییە ئەوی کە ڕادەگەیەندرێ من هەر ئەوەندە دەڵێم بەڵام ببینن لۆجیانی خەڵکی گوندی لاجان چ قارەمانەکە ئەو هەموو چەکدارە خۆی گف کردیتەوە لەو خەڵکە هەژار و چەند ساوەی هەرچیەکان بێچەک هەرچی هەردەستەوە خۆی کردە هەنتەر ئەوە کۆرمۆر لێدرا ئەوە هەشتە هەمومان منتەهین هەشتە ئیتکە ناڵێ دەغیرەتتان هەبی بەس بڵێن چێیە دەغیرەتم ئیدانە مەکە قبوڵمان نییە خۆتان شین و مۆر دەکەن لە قوباد و لە پاڤل و لە مەسعود و لە مەسرور و نازام لە ڕێبەر و بەس غیرەتکەن بڵێن چییە باشە بەس غیرەتکەن بڵێن چییە ئەوە یعنی هێزێکی 400 هەزاریان هەیە بەس ئەوە لۆلالەزار و لۆلاجانی ئازانە باشە لۆلالەزار و لۆلاجانی ئازانە ئەوە هێزە کوردەکەیە ئەوە هێزە نیشتیمان ئەو هێزەیە لۆ تەزویر و لە ئەو خەڵکەیان بەکارهینە قەت دیوتانە ڕۆژێک دژی کراوە هەژدەی بەکاری بینن کاک مەسرور بارزانی کاک پاڤل تاڵەبانی داواتان لێ دەکەم غیرەتتان هەبی هەر ئیدانە مەکەن بڵێن ئەو لایەنەیە دای ئەوەی اقتصادی نیشتیمان وێران دەکات ئەو خەڵکی کردە بێکارەبایی دەغیرەتتان هەبی بڵێن چییە بزانە دەوێرن هاوڕێیان یەک نوکتەی خۆشتان لەو بژێڕمەوە دوێنە سەیری فەیسبووکەی خۆم کرد 2,900,000 لە کۆمنت دادنێم بە یەک ڕۆژی ڤیوم هەبووە 2 ملیۆن ئەوە یعنی 215,000 کۆمپیوتەر هاتێ لە 28 ڕۆژی تقریبا 30 لە بۆ 40 ملیۆنی دێ و دەڕواتن خاستن ئەگە بابەتی گەرما و گەرم هەبی 2 لە بۆ 4 ملیۆنیش کۆمپیوتەر بە پێی وەز ئەوچی دوێنێ زۆر دێ ئەگە ناکەمە بەهەرحاڵ کێشە لەوە نییە دەمە یەک نوقتەی کۆمیدیتان پێ بڵێم سەیرم کرد ئەموو ئەوانەی پەیجیان هەیە دەزانن 186 خەڵکی کوردستان و عێراق کە کارەبای نییە بەس پێم بڵێ خەڵکی مە بێ موچە دەژی خەڵکی مە بێ کارەبا دەژی بەس بێ فەیسبوک ناشی بێ سۆسیال میدیا ناشی بڕوا بکەن نێت ئەنتەرنێت قەتە بکرێ خەڵک دێتە سەجادە بەس مەعاش نەبی کارەبا نەبی نایەتە سەجادە تحەدا دەکەم برا ڕۆ 186 هاتە ناو کن قادر نادرێک کە ئۆپۆزیسیۆنە کە هەموو گیانی ڕەخنەیە کە هیچکە نەنوکتەم پێیە نەشتی جنسی بڵاو دەکەمەوە هیچکترین و ناخۆش 186 لە 215,000 تر لێ چ 186 هات یعنی ئەو میلەتە دنیا خراپی لە فەیسبووک خۆی ناکەوی لە سۆسیال میدیا ناکەوی شتەشکەی خۆشتریشتان بژێڕمەوە ئێستا دەچمە سەر ئەو نوقتەی هاوڕێیان یەکێیە لە زیندانە چە من بەعز ناکەم لە ئەوروپایە لە ئەمریکایە لە چێندا چار دیوارە چی هەیە بە شەرەفم نییە تەلەفۆن هەبووە ئی بەرپرس 2 ساڵە لە دوی گەڕامە پێم پەیدا نەبوو تفاوسە کوراوسە 6 تەلەفۆنی پێە یعنی گوتی من ڕقەمی چ وڵاتەکە دەدەمێ 1-2 وڵاتی دامێ هەرە بەس داونلۆد ئەوم کردمەوە واتسئاپ دوو دەگەڕام لە چار دیوارەکە ئیمپراتۆرەگە لەو خۆی چاوی ماسەکە کوورەوەتی چێت دەوێ ڕقەمی چێت دەوێ چیشت دەوێ هەموو لە خزمەتدام یەک چار دیوار خەڵکی وایە ئێمە ئاوڕێیان هەموو خەڵکەوە دەکەن بەهەرحاڵ ئاوڕێیان دەمەوێت بێمە سەر یەک خەڵ بڵێم ئەوڕۆ پارتی هێرشی کردیە بە 6 زۆر ڕۆمەنسوور بارزانی کە سەرپەرشتی دەکە کابرایەکی مخەدرخۆرە بابی و براکانی کەس تەرەقەتی نایان کەسیش نایوێرنێ وەختی خۆی ئازان هەندێک دەڵێن ئەو تەقەی لە نێلسیر کردیا خودی مەسعود دەرێنگۆتی کەس پیری نەکردیمە ئەو کوڕە کە هەر شتەشی بکات بڕوا بکە کەم کەس دەرەقەتی دێ بە مەسرور بارزانی براشی تەمەڕودیە سەر بە ئێشەیە و دیتیشتان ئەو ژنەی
یەکێک لە ڕقاسەکانی جەمشیدی هینە سودابیە سودابی ئەو یەک لە ڕقاهینایی و کچە چشیرێ هەیە وازانم کاگمەکە ئەوڕۆ باسی کردەوە ژنەشی لوبنانیشی هەیە لە ڤیدیۆکەی بعدم کابراژی فۆزای ئەو سەرپەرشتی ئەو کەمپەی دەکەن لاناز دەکەن لەوەی لاناز تا ئەنەم نەو ڕۆزانیم ئەڵێن پاڵاوگەک لە شڕناخێ ئەوی کە مەسعود بارزانی لێچوو لەگەر دوغانی شیریکن لەوێش هەمان پاڵاوگە هەیە بەس نەوت و شتە موعەسسەنەکەی لە بۆ وێندەرە بەنزینەکە ئەو لە وێندەڕە لە ئەوروپا دەفرۆشێ ئەوە پیساییەکەش نییە لە بۆ خەڵکی کوردستانە لە ژەهرەکەی لە بەنزینەکەی و من نامێ بڵێم ئەو لەسەر ئەوەی یەکێک لەو مشکلانە و کە حکوومەتی عێراق و کاکەمە بە سەری حکومی دەفرۆشنەوەیان دەیان گوتنا گرنگ ئەو پاڵاوگە هەیە لەگە ئەردۆغانی هەردوو لات شریکن ئەردۆغانی تورکیا ئەو دەنگ و ئەو خەبەرانەی بە ئێمە درایە کە ئەوە بوو 1040 کەسی لێیە 1040 کەسی لێیە بەس 300 لە بۆ 400 کەسی کوردی و هەرچی خەرچی ئەو گوندانەیە ئەویش چەندیان دەدەنێ 6 وەرەقە لە بۆ 8 ئەوی 7 ساڵەیەبی 7 وەرەقەی دەدرێتێ 5 وەرەقەی دەدرێتێ 6 دەدرێتێ 7 دەدرێتێ بە پێی ئەو خدمەیە بەڵام تورک فارس عەرەب ئۆکرانی کورە و ناوی یەک کۆمەڵیان گوت هیچیان کەمتر لە 25 وەرەقەیان نادرێت هیچیان کەمتر لە 25 وەرەقەی لەو شوێنەی نایەندرێت ئەوە خاڵەشی زۆر ئەو خەڵکە هەژار و چەساوەی وێندەر ژەهرەکەی لە بۆیە دووکەڵەکەی لەوەیە بە سەدانیان تووش پەنجە و دەیان نەخۆشی بوونە کەچی تەعینیان ناکەن کە وعدیان پێدا بوو نەک تەعینیان ناکەن ئێستا بڕیار درایە گوندی لازان دەبی تەخت بکرێ بۆ زانیاریتان ئێستا دێمە سەرێ چەند ماوەیەک لەمەوبەر قسەیان لەگەڵ کردنێ پێیان گوتنە کاکە لەو گوندەی بڕۆن قەرەبووتان دەکەینەوە 25 دەفتەرتان دەدەینێ هەر کەسی 200 ماڵن ئەگەر نا لێتان قبول ناکەین ماوە تەقە دەکەن لەبەر ئەوەی لە کەمپی لەو کۆمپانیای لانازە ئەڵێن براڕۆ وەچ شوقەکانی زەکەریای لێە ئەو هەموو ئەزنەبیە سێجەمە خواردن دەوڵەتەکە لە ژۆرێ بەس بەردەستیەکان لە بۆ کوڕە هەژارەکانە دوو ئەندازیاری کورد نابەنەوێندە بڕوا بکە دەچی تورک عەرەب فارس تێم دەگەی ئۆکرانی ڕووسی هەمووی دەرێن هیچی لە 20-25 وەرەقەی بەسەرەوەی لە بۆ دەفتەر و چەند دەفتەری لێیە بەس کوردەکە بەس لەو ئەوەی دەبن ئەو دووکەڵێ ئەڵێن نابی تەقەیان بەسەدا بکرێ ماوەمان دەگرن ئەنگۆ قبولمان نییە تا ئینشا ناکەن تێم دەگەی و تووشی ئەو ژارەشیان دەکەن دەڵێن دەبی بژڕۆن لەعلم کاکە زێری با و با پیریتی ینی لەکوێ بۆ حکوومەت بچی لە ناو خەڵکی مەدەنی کۆمپانیایکی وا دروستکە ئەو هەر غێر سەحیە غێر تەندروستیە بەس ئەوە لەو حکوومەتە هەرێمەی ئەو دوو پارتی وێچێتی بە تایبەتی پارتیەوە بە کەیف خۆی ئەگەنا لەکوێ بۆ ئەو ژەهرە ئەو دووکەڵە پیسا دەرخواردی خەڵک بدرێ قسەش بکەیت تەعینیشت ناکەم لە چەمچەماڵ هەروە لە بۆ غازەکەی ئاویان نیە ئاو وانە لە دیبەگە هەروە ئەمە خەڵکی دیبەگەینە خورمەڵە ئاهانیە میزی بکەی دەگاتی ئەگە میزەکی سبەینانەتەبی دەگاتێ هیچیان نادرێتێ هیچ کەسەوەنی ئەوی دەیبات دزەکان دەیان بن هیچ لە بۆیان نیە جیخنەکەی لە بۆ ئەو خەڵکەیە هێلکەکەش لە بۆ خۆیانە بۆ ئەو خەڵکە ئەو ناڕەزایەتی لە هەندێ دەربڕێ زەبەر لە انتخابات شوعدیاندا بوو تەعینیان کەن بە هەر حاڵە سەدرە نەک تەعینتان ناکەن دەبی دوو حاڵەتیان بۆ دانانە ئەو زانیارانەی درایتە من یەک یانێکە 30 دەفتەرتان دەدەینێ کە 190 لە 200 ماڵن گوتیان 30 دەفتەرتان دەدەینێ یان ئەوەتەوە چی کەمپی مەخمورتان لێ دەکەین هێزێک لە چاردەوروبەری ئەو گوندەی دادەنرێ هیچ کە قوبولمانیەوە چی خورشی تەرچی بکەن بێن سەجادەی تایب دابنێن ئیزعاجی ئەو میوانە عەزیزە چاو بێگانەمان کەن تێم دەگەی قبوڵیان نییە بۆیە بڕیاریاندایە حدودیان و دابنێ ئەوەی ئەو شورسونە هەرچی تەقەی کردبی هەرچی ئەزیەتی دابی بیانگرن من نازانم ئەوە چیان لێ دەکرێت بەس بڕیاریاندایە بەڕاستی ئەزیەتیان بدەن مەنسوور بارزانی 4-5 ڕۆژ هەموو بەرەوە تەختی دانایەوە ئەو شۆشچوونە هەرچی بەشداربی دەیانەوە بیگرن لەبەرەوە هیچ ئازایەتی نییە مەنسوور بارزانی یعنی ئەوە هیچ غیرەت نییە هیچ ئازایەتی نییە سەدام هەموو کوردی ئەنفال کرد هێزی هەبووە کونگۆ
وانیا یەکێتی لە لالەزار 4 سەعات لە لالەزاریدا هیچ ئازادی نەبوو لە بێغیرەتی ترسنۆچی ئەوەی سەدامیشکەوەی کرد بە چیمیایی لێدا ئەنفالی کرد گوندی تەخت کرد هیچی ئازادی نەبوو هەر نەزاعەتی نەنی ئەوە ئەنگۆ شەروایە ئەوە ئەنگۆ شەروایە وەکو گوتیشم ئەوەندە بێغیرەتن ناوێرن ئەوی دێ لە سەری ڕەش دەدا ئەوی دێ لە ئەو کۆگە نەفتەکانیدا ماوەیەک لەمبەر هەژنۆشن یەکێکتان ئەوە چەند ساڵە لە درۆن لێدا ناوێرن ناوی جیهێتەکەش باسکە نەک تۆڵە بکەنەوە نەک برێن ئەمە شەیم 300,000 چەک دادمانەیە هیچ غیرەتان نیە بەس بۆ غیرەتان بۆ گیانی خەڵکی فەقیر هەیە یان هێزەکی ئەوایە 6 نەفەری وەکو لاهوری یا لە حیزبەش کە بدەیان لە سوورچی بدەی وەرە بڕۆ سەیریان بکە لە عشیرەتەکانیاندایە لە حزبی کوردیاندایە دەرەقەتی تیرۆری ڕۆژنامە نووس و خەڵکی هەژار هاتیونە شێروانێگانیان خستە زیندان هیچ شتیان نەکردیە بەس پێم برێ لە بەرامبەر ئێران و تورکیا چتان کردیە ئێران و تورکیا چنما پێتان نەکەن هیچ بەس بۆ گیانی ئەو خەڵکە هەژار و چۆساوی ئازانە بەهەرحاڵ ئەو دوو خاڵەیان لۆدانایان ئەوە تێکێ 30 دەفتەرتان دەدەنێ بڕۆن لەوێندەر کە بەشی زۆریان پێیان خۆشە بۆ زانیاریتان بەڵام هەندێک بوونە متەڕەدید بوونە بۆی ئەو هێزە گەورەیان نادیە ئەو هێزە گەورەیان تەسفیان دەکەن لێیان ناگەڕێن هاوڕێیان لێیان ناگەڕێن هیچی تروان لێ بکەن حدودیان لۆدا دەنێن دوای ئەزمموی خورشی تەرچیوانیان هەموو لە بە ئەمە مازانی پارتی عاقڵە عقل بووە گۆڕانکاری لە عقلی بووە پیر بووە تێدەگات ئەزمموی لالەزار دووبارە ناکە تومەزە و تەختیتە خەتەرەی هەبووە ئینتخابات بووە گوتی با ئینتخابات تەواوی ئەجە لەگەریان دەکەین ئەوەی هەرچەکانیشی زەعیف کرد خورشی تەرچیە ناپاکەکە لە ناو هەرچەکان ئەگە ئەو خیانەتەی نەکرد بە دەرەقەتیان نەدەهات لەبەرەوەی هەرچەکان خردە بوونەوە پژیریان دەکرد هەموو بەرەکەی لێک ترازە سەرکردەچیان نییە بەڕاستی ئەو هێزە نابەرامبەرە فەقیرانە ینی هیچ عیب نییە هیچ ئازایەتیش نیە لە بۆ ماڵی بارزانی و پارتی دوای ئەوە هات بەراعەتشی داوای کرد هەمومان یعنی لێیان سارد بووینەوە کاکە یعنی جارەکەیت کە هەموو یەکێتی بەرەینەوەی نوێ هەڵوێست ئێمەمانان هەمووتان لە سوسیال میدیا لە پشتیان ڕاوەستان کاکە ئەو جارەیە و حەماسە نییە لەبەرەوەی خورشید هەرچی گەورەترین زەربەی لە ئەوەکاندا ئێستا ئەوەتە وەختی خۆی ئاوای کرد بۆ گیڤارا لەو سەردەمی ئێستا خۆی شارتەوە بەڕاستی پێتان بڵێم خۆی شارتەوە بە خۆی و برایەکەی تا بەرپرسم لەوەی ئەو بەیاننامە بەراعەتەشیدا سبەی لە هەر شوێنێک خۆکە من نازانم پارتیش دەزانێت لە چێ خۆی شارتەوە بۆ زانیاریتان لە چ ماڵێکە هەندێک دەڵێن یانی جەماعەتی نێ چیری بردیتیان بە هەر حاڵ ئەو دەنگۆیانەش هەیە بەس بۆەوەی لە خۆ کرد بۆە خۆی زەلیل کرد بۆە خۆی زەلیل کردی ئێستا کە ناوێری برێ لەل ئاوە سوکاتی بە هەرچیان دەکرێتن ئاوە غەدر لەو کوڕە هەژاران دەکرێت هەر بۆ زانیاریتان هاوڕێیان 6 کەسی برینداری هەرچی هەیە 9 کەسی تریشیان ژیرایە بۆ دوایە ئەگەر سڵح بکەن ئەوای تر هەموو ئەوانە بەردەدرێگەنە هەمیان دەدەنە دادکە هەمیان دەدەنە دادگە بە تۆمەت ئەو ڕۆ چوونە لەوانەی کەش بکەن و ئەو باوکەش زۆرم پێسەیرێنی دوێنە کورد کوژرای کوڕی بابم یعنی بەجددی آخر خەڵکێکیە هەن دەڵێ لۆ دیفاع لەوانە ناکەن کاچی خۆم یعنی ئەمە بێزار بووین بەڕاستی یەکێک دیودێکیەوە تەڵ لە پڕێک دەچی دوای ئەوە لە بۆ من تەسلیمی بارزانی دەبیت تەسلیمی پاڤل دەبیت خۆمەشەوە نین یعنی بەجددی هەموو خەڵکێک بکەینە گیڤارا و قارەمان و ئەوە خەڵکێکەیە زۆر بێ عزت نەفسە دوێنێ باوکی ئەو کوڕی لەسەر ئەوەی خەڕەشە دەکە دەرێمە ئایدی عەشیرەتی ئەوەی نەوت و تۆڵێک خۆما خۆش نابین تا دەبینم لەکن ئاوای چوە وەڵا هەوراست تۆڵم لۆ بکەوە برم بەس بە تو چارەسەر دەکری لەوێن دەڕەدێتە سەر ئەو زەلیلیەوە ئەوێم بزانم مەسعود بارزانی لە دوی نادێ استقبالی دەکەوان پارەی دەداتێ بەداخەوە یعنی 24 ساعت بە سەخینی کوڕەکەی تێنەپەڕیا کاچ خۆم یعنی بەجددی من ناڵێم بڕۆ دەستدە چەچی بەس کاکە قسە عزت نەفستانەبی کوڕەکت لەبەر چاوی هەر هەموو خەڵک بەغەدر کوژرایە کوورە کاچ خۆم هەر ڕێز لەو منداڵانی خۆتان بگرن ڕێز لە مێژووی خۆتان بگرن ناو دوای ناوها هەڕەشەش بکە نەدوای بڕۆکن ئاڤاش یعنی ئەوە نییە ئەوە بنەماڵێک قوربانیت تەقدیس بکرێ ئەوە وایە من وازمەوە هینایە بڕوا بکە چاوی خۆم خیانەت بکە باز دەکەم کاکم لۆ دەچێکن مەسعود بارزانی کە هێزەکەی وی هاوڕیان بۆ زانیاریتان
ئەو هێزە مدرب و بە چەچی هاوپەیمانانە ئەمە و کەسانە هەموو گەورە دەکەین بە گولەی هاوپەیمانان کوژرایە بە چەچی هاوپەیمانان کوژرایە ئەو هەموو باجەر و مدەڕە ئەو نازام چ ئەویان کردی کاچ خۆم لۆ خەڵکەوە دەبێت یعنی لۆم بێم دیفاع لێ کەسێک بکەم کە دەتکاتە گرد و دەچی بەسەتا مەسعود بارزانی ئاوری لێ بداتەوە دوو دەفتەر سێ دەفتەری بداتێ خینی مناڵەکانتان ئی پارە نییە کاچ خۆم ئەو غەدرەی لەو خەڵکەی دەکرێ هی ئەوە نییە ئەوە نییە یان خەڵکەکردی لۆوە ناکەن لۆ چالاکوانوە ناکەن باشە خۆمت چالاکوانم چ ناوقەدم نەپسایە نەنووسرای ئەڵە دەبی ئەمنیشکەم هەموو ئەوانەی دەڵێن لۆ ئەوە ناکەی لۆ حزب ئۆپۆزیسیۆنەوە ناکە لۆ چالاکوانەوە چی منی وە چی منی دوو دەستێ دوو پێدەیە وە چیمە غیرەت تەبی وە چیمەوەرە قوربانی بدە وە چیمەوەرە تێبکوشە پێویست ناکار کەسە کەردەسەوە دەیا بینین وەڵا لۆ چالاکوانوە ناکە لۆ هێزی ئۆپۆزیسیۆنەوە ناکە دێت و لۆ ناکەی یعنی چت لەمە زیاترە ینی چییە خۆ ئەمە معاشی پێوەردەگرین ئەرکە حکوومەتین وەزیری دیفاعین چین وەچی ئەو خەڵکەینە غیرەتمانەیە قوربانی دادنێن فەرمووەکو ئەنگۆش وەکو ئێمە بێن ئەو بکەن کەس ئەو زادانە لەسەر ئێمە نەکاتن بۆ ئەوە ناکە ئەمە ناوی باوەڕم پێبی قەناعەتم پێبی دەیکەم باوەڕم پێ نەبی بۆ کەس ناکەم کەسیش ئەوە نەکرد لەو ئەوروپای 1 ملیۆن کورتەیە لۆ هەموو خۆی ناداتێن هەرێک ئەو ئای لە بە مەتاری نەبی لە بە دایکم لەبەر ئەو ئێمەش خۆکن لە کونە پشیلەی نەهاتینە دەرێ لە کونە دیواری نەهاتینە دەرێ بەهەرحاڵ هاوڕێیان ئەوە ئەو بابەتەیە ئەوەی ماڵی بارزانی کردیتیان ببورن بەزنی دەقە هیچ ببورن گەرمان بوو هیچی ئازایەتی نییە قیمەی ترسنۆ چییە وەکو گوتیشم ئەوە کاک مەسعود بارزانی مەسرۆر بارزانی مەنسوور بارزانی بڕ ئەو هێزەی بەرامبەر حەشت بەکاربینە نەک بەرامبەر خەڵکی 1400 هاوڕێندایان شت با بڵێم لەسەر پاڤل و لاهور من 4-5 ڕۆژە ئەو خەبەرم وەگرتیە برم 3-4 ڕۆژە هەڵە نەبم پێشەمیان جمعەیە یعنی من لە دوو سەرچاوی جیام زانیە بەڵام لەگەڵ ئەوەش دەردێکی خۆمتان پێ دەڵێم بەڕاستی تۆ دەیگێ لە من ڕاگەری بەس نازانی ئێمەمانان چەندە موئامەرەمان لێ دەکرێت بەس خەبەری درۆمان دەدرێت چ پیلانێک بە پارتی بە یەکێتی حتا بە دەوڵەتت کە حتا بە خەڵکی شەخص هەر یەکێک دەیەوێ ئەتوو بەکاربینی ئەوە دەردەشی زۆر کوشندەیە ئەتوو دەی بە ئەو خەبەرە ڕازنیە بەس ئەتوو نازانی ئەمن چ عەزابێک دەبینم هەتا خەبەرێک تاکید دەکەمەوە چ کاتێکم دەوێت و دەبێت چەند شت بکەم یعنی بەجددیمە و ئەمن کەسی هەرە عەزیز کە زۆر سیقم پێ وە 2-3 فێڵی لێ کردیمە هیچ بەسە خۆشم نەینایە هیچ بەسە خۆشم نەینایە بەڵام مزداقێتم لا نیمە پارتی وەچێتی بڕوا بکەن لەو ماوانە هیوا چاوشین یەکێک لەو شتانەی دای نابوو لەگە من بکرێتن گوتبی بڕۆن خەبەری درۆی بدەنێ بەلێ شاو خەبەری درۆی بدەنێ بۆیە گلەیم لێ مەکەن کاتێک هەر یەکێک دێ و خەبەرم دەداتێ ئێمە ڕوبەڕووی ئەو موئامەرەیە بووینەوەتەوە تا لە مزداقێتمان بدەن تا وا بڵێن کاکە ئەوە هیچ سقەی نییە خەبەرەکانی هەموو درێ بە بەرنامە ئیشمان لەسەر دەکەن بۆ زانیاری نەک لەسەر من لەسەر زۆر کەسی بکە و هەیە تێکەتیە و ڕەنگی ئەم نیشداردا تێکەت بم لەبەرێت تو نازانی چ پیلانەکە دەسەر دەکرێت من بەڕاستی لە بۆم ڕاست دەکرێت زۆر شتێ ئێستا دەپرسم دەڵێن مایکە ئەوە ڕاستە ئەوە غەڵەتە سەرچاوی گرنجیشە هەر ئەوەندە دەتوانم بێم هەر ئەوەندە دەتوانم بڵێم دۆم تەطبیق دەکرێت ئەوە ڕاستە ئەوە ڕاست نییە خەڵکانی باشن ینی بەهەرحاڵ هەر ئەوەندە دەرێم لە پشتیشمانن ئەگەر نە هەرتا پارتیۆچێتی لێرە ئەزیێتمان دەدا بڕوا بکە یعنی ئەوە نەمایە و خەڵک برێ لە ئەوروپای دانیشتی کورە بابا ئەوەی بەرامبەر مەکەی ئامێدی کرا داعش نەیکردی ئەوی پارتی کردی چوو لە ناو ماڵی ئاگریان تێبەردە کۆڵشی نەدا لە پێش دەکە لە مندرا لە خەڵکی تریش درایە هەرەشەش ئەو ینی ئەوانە ئەوە نییە ڕەنگی ئەوەی لە ئەوروپا بەرامبەر ئێمەمانان دەکرێت بەرامبەر خەڵکی کوردستان نەکرایە خەڵکی کوردستان نەکرێ بەڵام خەڵکی کەرامەتی خۆی و هەمووتان نەکەرە من زۆر کەسان زۆر ڕەشبینی بڵاو دەکەنەوە هاوڕێیان ئەو بەرنامەیە ئەو پارتیوێکێتین ئیتر لە جێلایەتیان بی یان ئەوتە بە بەرنامە بی ناوقەتی خەڵک دەپرسێنن هەموو خەڵک خۆی دەفرۆشی وەکو بەڕێزا
وەرە گرۆ بکەین عشاعیرە خۆ دەدۆڕی کورا من 200 دلارم نەبووە لەو کوردستانەی جرکەکەم نەبووە خۆم نەدۆڕاندیە بڕوا بکە ئەو هاوسەرم ئێستاکە عاشق بووین 100 دلارم پێدەوی 100 دلار وازم نەهینا 4 ساڵ ئیشم کرد هەموو هاوڕێگان دەزانی نەبوومە هیچ حزبك کە 500 دلارم دەدرایە بەگەر هەر حزبك بکەت بنمونە ئەمە لەو برسێتی خۆبوون نۆرێوێ لەو ئەوروپای کە وەزعمان باشە بچی خۆمان بتۆڕێنین گرنگ لەو نقطەیە بۆی ئەو معامەرەیە کە لێمان دەکرێت من دەمێ ئەو دەردە بڵێم وعیبە هەندێک کەس دەگەرمان دەکەن بەڕاستی عیبە هەن هاوڕێمانن یان خەڵکێکێ دەوێت ئیستیغلالمان بکە شتێکی زۆر بێئەخلاقیە ئەمە دێن ئەو پەڕی بەسیقەوە دەمانەوێت دەستی ئەو خەڵکانە بگرین یارمەتی بدەین هەیە گەمە دەکات بەهەرحاڵ من دەمێەوە بڵێم لە دوو سەرچاوی جیاوە کە کەسی نزیکن هاوڕێن چەندین جاری تر هەواڵیان دایتەمە گویا لەو ڕۆژانە پاڤل چتە زیندان لەبەر یەک شت من دەمێوەتان پێ بڵم ئەمریکی بەریتانیەکان من نازانیت کە هەردوو لە بە پاڤلیان گوتیە قەزەی لالەزار دەبێ ئیلاج بکرێن تاعەن ئەو وڵاتانە من دەمێوەتان پێ بڵم ناتوانن بڵێن پاڤل لاهووری بەردە پشتیوان ئەو دەوڵەت ناتوانێت تەدەخۆل بکە بۆ زانێ نابی تەعزیبیان بدەن مەحامیان هەبی ئەو شتانە دەتوانن زەخت بکەن بەس ناتوانن بڵێن کاکە دەبی لاهوور بەربدەی من نامزانیم نازانم هیچ دەوڵەتێکیش ناتوانانی بە تایبەتی ئەو کەیسی تیرۆرە و پاڤل بەڵگەی باشی لەدەستە بۆ زانیاریتان زۆر بە قووەتی لەدەستە هاوکات تیرۆر و ئەوەشە قەتلیشە قەچ کوشە یعنی قورسە لاهوور برێن فەرموو بڕۆ درێ ئەگە بیکەینە قەشمەری خانەیە مادەی 406 کە هیچ حەفو عامەچی ناگرتەوە و دوای ئەو ئەگە لاهوور بەربدرێ دەبی دۆسیی ئەژێ ئەمینیش قەپات بکرێت دۆسیی کەش قەپات بکرێت هاوکات پاڤلیش تووشی وەرتەیەک بۆ ئەو زانیارانە لای ئێمە هەیە کە ئەوە کابراایش عەسکەریە ئەندامی بەرپرسەکی باڵای ئەنجومەنی ئاسایشی هەرێمە دەبی مەحکەمەی عەسکەری بیکاتن مەحکەمەی سەربازی لاهوور شێخزەنجی بداتە دادگا ئەوەش لە قودرەتی پاڤل نییە و دەڵێن ئەو مەحکەمەیە لە هەولێرە ئەم بزانم زانیاریە یارە مانەوە نییە ئەمن کۆمپیوتەرم لە دەستەیان لە ژووری پاڤل و مەسرۆری دانیشتیمە ئەگەم لە هەموو وردەکاریەکان و نەخیر بەڵام ئەو ئەم بزانم مەسرور وتیتی ئەو مەحکەمەی کە دەکرێت ئەو ڕێدەگری بە تایبەتی ئێستا بینیان زۆر خراپە هەتا پێک دێنەوە دژی یەک ئیش دەکەن بڕوا بکە کۆرمۆریش بەششکە لەو گەمە سیاسیانە لەو گەمە ئەگەنا مەعقولە دەستگای پاراستن نەزانی یعنی من دەمزانی بڕوا بکە دەمزانی دیسان لێدان هەیە و هەموو ئەوان قابلە نەزانن قابلە نەیانزانی بیتن کاکە بەس ئیتر ئاوا ئەو میلەتەی برسی دەکەن ملی یەکتری پێدەشێنن گیان لێنێ و خەڵکە بێکارەبایە کورە 4 مانگ مەعاشیان نەدایە بە هەر حەڵ بۆیە مەسرور داوای کردەوەتیەوە سەربازیە دەبی بێ لە هەولێرە بکرێ ئەو دادگایەوە نی ئیترا من نازانم چۆن چ ڕێیەک دەبینتەوە یەکێتی لە چکوونەکەەوە دێتە ژۆرێ و ئایا پێی دەکریانە بەس مزەڕەت ئەوەی ئەم بزانم ئەو دەوڵەتانە پێیان گوتینە کاکە دەبی ئەو کەیسەیەک لاب بکرێتەوە دادگا ڕێچکەی خۆی بگری ناکرێت لە ژۆریان بپەستی برێن هەروە بمینێتەوە ئەوە خاڵێکی زۆر جۆوەریە بەڵام ئەوان ناتوان بڵێن بەری بدە یان ئەوەتە ئەوە ئایگیمەیە و ئەوەیە دەبەرێ هەم تیرۆرە هەم قەتلانی مادەکەی هەم تیرۆر هەم قەتلە و هیچ ئەوەیەک نییە و دەوڵەتانە ناتوانن یعنی بەجددی چەند ئەوە بن بڵێن کاکە ئێڵە دەبیت تەدەخولە لە شئونی داخلی ئەوە خاڵک دوو ئەوەیە من زانی بم هەندێک دەرێن پاڤل و خوبادە بە زوا بزانم پاڤل بە تاقتەنێت چووە لەوێندە وایە لاهوور ئەمە ناز یعنی دەقیق نیم هەندێک دەڵێن لاهووری دیتە هەندێک دەڵێن نەیدیتە گرنگ ئەو خەبەرانەی لە دوو سەرچاوی جیا گەیشتن پاڤل چووە چیتە ناو زیندان بەس لاهوور گوایە نەیدیتە گوتی سەبەبی نەدیتنەکەش بەششی ئەو هەندێک بووە ناوێ بەو زەلیلەی بیبینی یعنی ئیزعاجات و ئەو فشەی بە پاڤل دەهات بڕوا بکەن لە قۆناغی کە لاهوور هاوسەرۆک بوو هەر فشەی بە لاهوور پاڤل دەهات ئێمە بەڵگەیەکمان لە دەست بوو بەڵگەیەکمان لە دەست وەخت خۆی کاک ڕەنزەرگەڕایی وڵای کردەوە بڕوا بکە لە بۆ یەکێتی ئەوروپا لەسەری نووسی بوو پاڤل ئەسیستێنت بە بڕوا بکە یارمەتی دەرمە ئێستا کە ئەو دێر لە ژۆرێ بە زەلیلی بیبین ئەڵێن وای گوتێ گوتی ئامادە نیم بیبینم نەیبیدیتە لەگە پۆڵاتیان دەدەوە دەویان کردو چەند کاتژمێرێک لەوێن دەربۆ ڕۆیە من نازان باسی چ کرا چ نەکرا بەڕاستی بەڵام چووە وەزەختەکی لەسەرە کە دەبی ئەو قەزیە ڕێچکەی قانونی خۆی وەربگری ئەو زانیارانەی لە من
ئەوەیە ئەو حاڵەتە هەیە و ڕوویدایە وەکۆی چۆن گوتم ئێرانە بیتان ئەو کاگڕێ وار کورە برهانی ڕەشەگوڵە گوتی نە ئێران نەچووە دەبینم پێرێ دەڵێ ئاچووە لەگەدا بووە ئەوی مزام ئێرانیش هەشت بۆ شش هەشت لەگەر ئەو هێزەیدا لە زار نارمەتیان داینە بە تایبەتی لە درۆن هەڵدان چکو ئەڵێن درۆن با ئەو سەرنجەتان یە قسە بۆ بدەم درۆن هەڵدان زۆر دەبی دەقیق بی بە توانابی بین یعنی دراسەی باشت کردبی شادەتەبی بڕوانامەی بەتواناتەبی ئەڵێن لە ناوێشێتی سێ کەسە بوون ئەوانەی لە بەکرەجۆی تورکیا شەهیدی کردن یەکێتی نیتی ئەمە نازام ئەو هەموو وردەکاری و ئەوەیە ئەمن نەسی ئای ئێم نەکەیجی بم هەتا ئەموو خەڵکی وەچینگوێ دێ یارمەتی دەدا زانیاری دەدا یان هەر لایەنە دێ معلوماتی خۆکیە یان خەڵکی ماڵی ئاوابی دێ هاریکاری من دەگاتن ئەوم دەدات ئەوەی ئەم بزانم یەکێتی ئەوەی نییە بۆیە هەموو درۆن هەڵدانێک ئەڵێن ئەو وڵاتە ئێرانە یان خەڵکی تورکیا یان حکوومەتی عێراق هەڵدەدا یەکێتی پارتی ئەو هێزە کاریگەرە ئەوە دقیان نییە چکەوی لە کۆرمۆردرا بڕوا بکە لە یەکەم قلی تەواو بوو بەس ئی دووەمیشیان لێدا ئەگەنەدا ناو سێ قل لێ بدرێت سێ قل لێ بدرێت بەهەرحاڵ سەردانی کردیە ڕێک نەکەتینە نازانم چیت کەی لێ دەکرێت ئەوە یم بزانم حاکم پێشوایە پێشەوایە پێشوینە نازانم ئەو حاکمێت ببورن ناوەکەیم نەبیست چوە 5 ڕۆژە بەردەوام خەریکی مەلەفەکەیە دەیانەوێت یەکێتی دەوێت و کەیسەی ئاکتیڤ بکە چەند دەرەقەت دێ من نازانم هاوڕێیان سەردانەکە 100% نیم بەس دوو سەرچاوە دوو برادرن و باڵ بە ویژدانی هەردوو برادر کە هەردووچیان لەو بوارانە ئیش دەکەن لە ناون پاڤل چووتە ناو ئاسایش و جەوەشیان دروست کردی و هەندێک لەگەری بووە دەڵێن وەکو گوتم لاهۆر نەیتە من ئەو زانیاریانم لا هەیە بەهەرحاڵ هاوڕێیان لە وەختێ قسە دەکەین بە هیوام من دوعای کوردگوتنی دوعای سەلامەتی بۆ خەڵکی هەرچی دەکەم لەبەر ئەوەی داخوازیەکانیان داخوازی ڕەوایە مۆری دەستی ئەولای لێ دەدرێ حکوومەتی عێراقا یەکێتیە من بڕوا ناکەم بەڕاستی ئەوانە خەڵکی هەژاری ئەو منتیقەن دەڵێن کاکە دووکەڵەکەمان لۆ دێ بای دووکەڵەکەی خێر و بەرەکەت بین باس کوڕەکانمان تەعین بکرێ وعدیان پێدابوون پێشتر لە ئینتخابات 150 لۆری ئەوە تەنکەریانەوە تەعین بکەن ئەو بەلولەی دەبابە و مەسرور بارزانی کاک مەسرور یا مەسرور بارزانی کورم هاوڕێ ئەو کاکەی دەڵێن بەس ئەوەیە دەبەرێت لە بواری ڕۆژنامەگەری لەبار نییە سەرۆکی حکوومەتی کار بەڕێ کردەوە وەزیری ناوخۆ بەڕێ ئەوەی بەڕێز و ئەوشتانە نییە لە ئەدەبیاتی نووسین بارە تۆ ڕەخنەت لە پاڤل گرت دووبارەی بکەینەوە 100 بارەی بکەینەوە بەشێک لە حملەی انتخاباتت ئەوە بوو بەڵام دەقاتی پاڤل خراپترت کرد دەقاتی پاڤل کە عوقدەی لالەزارت هاوڕێیان ئەو خاڵە برێم عوقدەی لالەزاری لە بۆ پاڤل چارەسەر کرد پاڤل ئەزمەیەکی زۆر گەورەی تێکرد نێودەوڵەتی و زۆر قەبیع بوو بە مەسەلەی لالەزار بەس بەوەی لاجان دوو شەشی دۆ هات بڕوا بکە باشترین خزمەتی کرد ئەو دوو حزبە باشترین خزمەتی یەک دەکەن ئەو ئێران دەینی ئەو دەچی عێراق دەینی ئەو تیرۆر دەکە ئەوش دەچی تیرۆر دەکە ئەو دەچی مەسەلەن بڵێم یعنی سیستەمی دەکاتە بنەماڵە ئەوە دەیکاتە بنەماڵە ئەو دەرێ حزبی خۆمە ئیماری بابمە ئەو شتێ حزبی خۆمە یعنی تەکمیلەی یەکن تەکمیلەی ئەوە دوایین شت با قسەیەکی تاالبانیتان بکوازم کە لە زەڵێ بوو هەرات بوون برادرە گوتی چێتی لێن دەرگوتی هەموو لە تاالبانی خڕبوونەوە وتیاتە چۆ ئەو لای قسەک ئەو لای میزەکی گەورەشی کرد وەی دەگوت ئیتر ناسانم ئەو باڵ بە ئەوەی وتی پێیان گو مام جەلال ئەوە وەزع نەبووە وتی لێی گەڕێن سواری دەبابەم کرد مەسعودم سواری دەبابەی کرد بڕوا بکەن عوقدە 66 هەبوو مام جەلال خەنی بوو کە سیوێکی ئابی کرد لەبەر ئەوەی 66 نەما براکەم کە سیوێکی ئاب 66 نەما بوویە ئەوەش پاڤلیش عقدەی لالەزاری مەسرور لە کۆ کرد و مەسرور دەرکەوت ئینسانێکی زۆر ناڕازگۆیە هەر ناڕازگۆ بوو بەڵام 20 ڕۆژ بەسا ئەو گوتەیە دانا چوو کاچ خۆم دەقاتی خراپترت کرد ئەو چوە سەر هێزەکی سەربازێت هێزەش سڤیل ئەو 6 کەسی گرت و کوش ئەتوش کردیت یعنی لە سەربازی بوو ئیت و هەرمەدەنیە لە بۆ داخوازی قوتی خەڵکە هاوڕێیان من هیچ کەم پێ نما سوپاسان دەکەم بۆ ئەو کاتەن و قەت کۆڵ مەدەن سیر مەکەن دە کەس تەسلیم دەبتەوە دەیان و سەدان هەزار کەس هاوڕێن یعنی دژی ئەو پارتیۆشی تێ دەبینن ساعەمان چۆل کردی لە پارتیۆشتی تا عەدەکی زۆر
و سیر مەکەن ئاڕێ مەسەلا من نمونەیەکی خۆم لە بۆ برم بەس لە بەوەی بەرز نییە مەسەلەن دێ لە کنا من 2000 کەس لایک دەکات بەس بڕواو کە هیچ پۆستەچی من لە 50 لە بۆ 400,000 کەمتر خەڵک نابینی بەس هەموو کەس لایک ناکە هەموو کەس ناوێری لایک بکە ناقی هەندێک خەڵکیش ناکرم ئەم بەڕاستی خەڵکێکی زۆرەیە ناقیان ناگرم مەسەلەن لە بە ئەومن بۆیە خەڵکێکی زۆر هاوسۆزە لەگەڵ ئێمەیە کەمینەیەکی زۆر کەمی ئیمتیازی ئەوانەی بەگەر پارتیەکێتیش دەکەن دۆڕاون کەسانی دۆڕاون ئینهیار دەکەن کە من یەک دوو نمونە بینم قسەی کۆتایی مەهاباد قەرەداغی هاوڕێم بوو بۆ زانیاریتان هاوڕێنشێک لەو هاوڕێیانە بوو لەگەڵ مەهاباتی زۆر کاری چالاکیمان کرد ئەوانە لە نەوەتەکان خەڵک مۆجب بوو پێ بەڕاستی من بۆ خۆم لێرە ینی بۆ برادرم دەنگەکی دیار بوو لە ڕیفراندۆمی 2005 پێکەوە بووین مەهاباد لە دوایین شت مەهاباد لە 2005 کە حەفلەیەکی گەورەمان کرد لە سۆڵنا هەموو ئەوانەی لەبیرە ئەمن مەسوور ڕاگەاندن ئەویش کردیانە ئەوەی عەریف ئەفلی حەفلەکەی ئەو ناسر و مەرزیە و هەموو لەگەوانە چەندین جار نامەمان پێکەوە ئەمن و مەهابات و ناسر و مەرزیە نامەمان دا وەزیری خارجیە زۆرمان زۆر پێکەوە دەکرد بەهەرحاڵ مایکی گرت بە کەیف خۆی دابەزیە سەر یەکێتی پارتی دابەزی ئەوانە لە بۆیانیە بەناوی کورد قسە بکەن واوە کاکەمەش بڕان حەبیب ئەوە لە بیرتی هات بەکن ئەوە بوو گوتی قادر ئەمە لە یەکێتی لە پشت ڕفراندۆمین کەسەوە جوونمان پێدەمش بە مەهاباد بۆ دەوەمان کەس بۆ نیە حدود قسە لەسەر من بکە ئەمن ئازادم گوتم بە ناوی ڕفراندۆم لە بۆ نییە بڕۆ بە ناوی خۆت ئەو قسانە بکە ئەم دەمیستانی معتەدل بینە ئەو دەمی بەهەرحاڵ هەموو حزب و ئەوەکان پێکەوە ئەو دەمی عەقڵەکار ئەوەندە بە 2005 کە یەکێتی ئەویش یەکێتیش ئەوەی بەکارهێنا ڕفراندۆمی کردەکات بڕوا بکەن 15 ڕۆژی پێ نەچوو مەهاباد قەرەداغ هیچ و دیداری مەسعود بارزانی بۆ پارتی دوای ئەوە هەڕەشەی دەکردێک و ئەوانە بۆیان نییە بە ناوی کورد قسە دەکەن کەسی جادیتم ئەوە بۆیە کە مرد لەگەر ئەوەی هاوڕێم بوو هاوڕێیەکی نزیکشم بوو بۆ زارەسویت 5 کەس نەچوت تاز دەکەی 5 کەس نەچوت سەگۆڕەکەی ئەو کەریم سنجاری ئەو تارق فاتح و ڕێباز حەملان و ئازاد جوندیانی و هەندێک لەوانەی لە ناویەکێتی عەبدوڵای شێخوا مبارەک و مەسعود حەیدەری و ئەوانە هەمان چارەنووسیان دەبی بۆ زانیارەتی لەبەرەوەی خیانەتیان کرد مە خۆمان هەمومان ڕێز لە پارتێک دەگرین ڕێز لە پارتێک دەگرین کە پارتێک وەز ڕێز لە کۆیلانە ناگرین شەوت شاد کاتێکی خۆش سوپاس بۆ کاتەی لەگەڵ من بوو